هەموو مرۆڤێک لە ژیانیا چەندین ئاواتی جیاوازی هەیە کە حەزەکە لە ژیانە بەدەستی بێنێت. یەکێ لەو ئاواتانەی کە هەیەی بەدەستهێنانی ئۆتۆمبیلەکە. ئەم ئۆتۆمبیلە ئێستا بە چەندین مۆدێلی جیاواز و بە چەندی شێوازی جیاواز و بە چەندی قەبارەی جیاواز ئۆتۆمبیلەکان لەبەردەستان. بەڵام کە ئاواتەکەمان نیەتە دی زۆر جار ئێمە هۆشیاریمان نییە لەسەر ئەوەی کە چۆن ئەم ئۆتۆمبیلە پارێزگاری لێ بکەین و پارێزگاری لە خۆمان بکەین و پارێزگاری لە کۆمەلگاکەمان بکەین و زیانمان نەبێ بۆ کەس. ئێستا کە من هاتوومەتە ناوچەی پیشەسازی سڵاوتان لێبێت مەبەستم بوو بە پێشێکی دەست پێ بکەم. هاتوومەتە ناوچەی پیشەسازی لە یەکێ لە گەراجەکانە کە ڕۆژانە چەندین ئۆتۆمبیل یەتە ئەم گەراجەوە کە چەندین زیان بە دوای خۆیان هێنێ بۆ خاوەنی ئۆتۆمبیلەکە. ئەمە یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە من تێیە هاتمە دەرەوە لە ڕووی مادیەوە، لە ڕووی کاتەوە، لە ڕووی لایانی دەرونیەوە، لە ڕووی لایانی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی لایانی خێزانیەوە. جاگەر گەنجێکمان بێ لە خوێندن دواکەوێت، تووشی کۆمەڵێ گرفتی دەرونیە بێت، تووشی ئەوە بێت کە ڕۆژانە بەردەوام هەموو ژیانی لەم گەراجانەیە بەسەر بەرێت. بەڵام پێش ئەوەی ئێمە ئۆتۆمبیلەکە بکڕین مەبەستمە هۆشیاریمان هەبێت لەسەرەوەی کە ئۆتۆمبیلەکەمان تووشی زیانێکی ئاوانە بێت. وێ هاتمە ئێرە لەگەڵ یەکێک لە هونەرمەندێک، سینەماکارێک، کەسێکی ڕۆشنبیر کە ماوەیەکیشە لێمانونە لەسەر شاشەوە کە هاوڕێیەکی خۆشەویستی خۆشمە کاکاوان عەزیزە. کاکاوان سڵاو لێبێت. بەخێر بێن. خۆشحاڵم کە لێرەوە بینمەوە. بەدەر لەوە ئێمە هەمیشە لە کاری هونەری یەکترمان بینیوە، بەڵام هەمیشەوە توشمانە پیشە کارێکی زۆر زۆر پیرۆزە کە هەر تاچێک لە ژیانەیەکرێ. ماوەی چەند ساڵێکیشە لەم کارەیە خۆت کارەکەیت. من پێشێکێک باسم کرد. سپاس. با بۆ گەنجەکانمان قسەکەین بۆ هەموو کەسێکیش بە تایبەتی گەنجەکانمان. چەند گرنگەم ئاواتەمانێتە دی ئۆتۆمبیلەکە کڕین، بەڵام چەند گرنگە زیان بە خۆمان نەگەین و کارەسات دروست نەکەین. پێشێکی بەخێر بێن بەخێر بێن سەرچاو لێرە ڕێز و سڵام هەیە بۆ هەموو لایەک و بۆ هەموو ئەوانەی کە خوازیارن ساریان پێبێ و سارە بگرن بەدەستیان. بەڵێ هەڵبەت ئەمە حەزەکەم هەروکو بەرچاوڕوونیەک بۆ هەموو کاشێک بۆ هەموو کەسێک کە ئارەزووی ئەوەی هەیە و حەزی ئەوەی هەیە سارە بگرێ بەدەستێ و سارێ بکڕێ. ئەبێ هوشیاری ئەوەی هەبێ کە ئەو سارەیە کە ئەی کڕێ و کە لە بەردەستایەتی زۆر بە ئاگایانە زۆر بە ئاگایانە بچێتە سەر شەقام و بتوانێت معریفەیەکی وا و هوشیاریی وای هەبێ کە بە ئاگا بێت لە هەموو پێگادانێ. باشە ئێستا مەرج هەر ئەوە نییە تۆ هەر بتەوێ بچیت دەست بە سوکانە و بگریت و سیارەکەت پێبێ و بڕۆیت و لەسەر جادە بڵێ من سیارم پێ. هەڵبەت ئەبێ معریفەی ئەوە هەبێ، ئەبێ ئەوە بزانیت ئەگەر خوا بەوە ڕۆژەنەکە تۆ تووشی پێکادانێ بیت جگە لە زەرەرە ڕۆحێ و گیانیەکە هەنێک کەس هەیە ئێسێمە زۆر جار کە تووشی کە سارە هاتۆ بۆ لامان یعنی پێکادانەکەەوە نە قورس بووە تیا ئەندامێکی جانی لە دەستاوە چاوی لە دەستاوە یان دەمودانی شکاو یا قۆڵێکی ئەمەکو زیانی جەسەری ئەمەوەکو جەستێک وەک لە بوارە مادیەکەش لە بوارە مادیەکەش لە بۆ حسابی ئەمڕۆ حسابیکەی زەرەری زۆرە. ئێستا وا ئەزانرێ ئەمە هەر تەواو پێکادانێک بوو و تەواو نە تۆ لە ڕووی کاتەوە هەنێ پێکادان هەیە کە هاتۆ بۆ لامان ساری وە بۆ سێمانگی پێچۆ تا چاکراوە. تۆ لێرە لە ماوەی ئەم سێمانگەیە ئەبێت ئەم کەسە کە ئۆتۆمبیل ضرورەیە یعنی چەنە ضرورەیە ئەوەنە پێداویستیە کە کارەکانی خۆی پێ ئەنجام بە. لێرە زەرەری ئەوە ئەکات کە کاتێکی زۆر ماوەکە تایەت ساریتە سێمانگ چوارمانگیش پێچێت. ئەمە لە ڕووی کاتەوە. لە ڕووی تێچووکەشیەوە تێچووکەش بەڵێ ئەوەش هەر تۆ سارەیە چاملەقی ئەوەی تر بە جۆری پێکادانەکە کە بەر ئۆتۆمبیلەکە ئەکەوێت. کەواتە لە ڕووی مادیەکەیەوە ئەگەرم ئۆتۆمبیلە بایی 2 دەفتەر بێت ئەم پێکدادانەی کردووە ڕاستەوخۆ لەوانەیە 50 وەرەقە بێتە خوارەوە، ڕاستەوخۆ لەوانەیە 30 وەرەقی تێبچە چاکەکرێتەوە،
ڕاستەوخۆ لەوەی کە توی فرۆشیتەوە 50 وەرەقێکەوە ینی کاتێک تو هەست بە خۆتەکەی لە ڕووی داهاتی تاکەوە زیانێکی زۆر گەورە پێکەوتەوە بە تایبەتیش لەم بارودۆخەیە ئەمە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئەوەی کە کاتێکی زۆریشی پێچێ لە ڕووی ئەوەی کە بەڕێزیشتان خۆتان لە بواری ڕۆشنبیری و هوەری شاکاری کردووە سێرەکەیگە کوڕێکی گەنج بێ هەموو خێزانەکە پێوەی گرفتە بێ ئەگەر بۆ نمونە باوچێک بێ لەوانەیە لە ئیشی ڕۆژانەی دوورکێتەوە و معیشەتی بۆ مناڵەکانی نەبێت ئەمانش تا چەند بەر ئێوە کەوتون کاکە سەرخۆ ئێمە سارە هەبووە یعنی بە قیست هاتووە سارە بە قیست هاتووە یعنی بۆ بە قیزە دیارە ئیمکانی ئەوەی نییە پارەکە بەکارشی بات و ئەمانە یعنی باوەڕە بێ هەفتەی پێچوو یان دە ڕۆژی پێچووە ئەم تووشی ئەو پێکادانە بووە باشە لێرە پارەی نییە ئەو باوکە یا ئەو خێزانە لە پێشە ئەبێ پارێک بڕێ پارە کۆکەنەوە بۆی ئەو سارەکە و بخەنەوە دۆخی جارانی خۆی باشە کە هەم لە ڕووی مادیەکەەوە لە ڕووی ماوەشەوە پێی ئەچێ سێ مانگە دوو مانگە هەفتەیە دە ڕۆژە یعنی ئەمەنی پێ ئەچێت لەم سەریشەوە تووشی ئەو خێزانێت ئەگەر کەسەکە هەچ کەسێک بێ خێزانەکەی تووشی گرفتی ئەوە بێ جارێ سارەکان بەقیست تێناوە بەس ئەم لێم لاوە خێزانەکەی ئەکەوێتە بارگرانێکی زۆرەوە پارە پیاکەن بۆ چاکردنی دوجاریش ئەم ساری کە چاک ئەبێت ئەو هەر لەو سەریشەوە قەرزارە لە ڕووی قیسەکەشەوە لە ڕووی تێچووەکەشەوە دوجاریش کە تەواو ئەبێت سارەکە کە ئەبرێتە پێشانگاکانەوە یعنی لەو سەریشەوە زەرەر ئەکا سارێک ئەگەر هیچی پێوە نەبێ هیچ دامێک نەبێت ئەمە سعرێکە بەس تۆ هاتوۆتە دەرەوەی معرەز تۆ تووشی پێکادان بووی دوای ئەچێتەوە بۆ معرەز لەو سەریشەوە نرخەکەی زۆردا ئابەز باش کاکەوان زۆر جار هۆکارەکان هۆکاری زۆر سادە و بچووکن بەڵام کارەساتی گەورەی لێکێتەوە بۆ نمونە ئەگەر ئێمە باسی کۆمەڵێک لەو بابەتانە بکەین بەکارهێنانی مۆبایل یعنی کەسمان بینی و ئەنگەجمان بینیەوە بە کچوو بە کوڕی شوێسا کچانیش ساریان پێ بەدەم سارە لێخورینەوە لەسەر شەقامێکی سەرەکی نامە ئەنێرێت یعنی ئەمە یەکێکە لە هۆکارەکان یەکێکی تر گەنجەکانمانن کە باوشی لەوانەیە معیشەتی باش بێت ئۆتۆمبیلێکی لەم تازانی بۆ کردوێت ماشەڵڵا زۆر تیژڕەون لەگەڵ هاوڕێکی مسابقەیەکە لەوانەیە کارەساتیشی گەوری لێ بکێتەوە ئێمە چۆن بتوانین وەکو خێزار ئەم هۆشیارانە بین بە مناڵەکانمان کاک سەرخۆ من خۆزگە هەموو دایک و باوکێ یا هەموو شۆفێرێک تر گەنجە پیرە لە هەج ئاست و تەمەنێکە خۆزگە سەردانی ئەم ناوچەیە کرد کە ناوچەی پیشەسازیە باوەڕێ بێ ئەگەر بە ئەحساییەک ینی ئەحسایی کرێ لە 1970 مۆبایلە مۆبایل ئەوە کاریگەری هەیە یعنی مۆبایلی پێ و بێ ئاگایە ئەوێ جوابی نامێک باتەوە بێ ئاگایە و تووشی و پێکادانابێت وە زۆرێکیش هەڵەشەی و پەلە پرۆسی یعنی پەلە ئەکات ئەو پەلەکردنە هەڵبەت زەرەری ئەوەی هەیە لەو سەر پەلە ئەکا بۆی بگاتە فڵانە شوێنیا بگاتە جێیەکی تایبەت بەس لێرە مەحتەلە بێ لێرە ئەو لەوانێ هەموو مەحتەلبوونەکەی یاد ئەو پەلە پرۆسیکەیەتی 2 دقە 5 دقە 10 دقە فەرق نەکە بەڵام کە ئەکەوێتە لای ئێمەمانان و یەتە ناوچەی پیشەسازی ئەو کاتە بێ بە مەجبوری ئەبێ بە مانگ بە 2 مانگ تایەتی بە 4 مانگ و 5 مانگە بێ لێرە سەبرکە باشە کاکەوان هەندێک لە ئۆتۆمبیلەکان ئەمەنە ڕووداوەکەی قورسە لەوانەیە دوجارێک ئۆتۆمبیلەکەش چاپکرێتەوە ئەو مەرجە سەلامەتیانەی تیانە بێ کە ئێمە وەک مرۆڤ بەکاری بێنینەوە بەڵام زۆر کە سەر چاکێکاتەوە ئەمانە تا چەندیەتە لای ئێوە کەەوە کاریتیان بکەن بەڵێ زۆر ینی ڕووداو هەیە ڕووداوەکە ئەوەنە قورسە یعنی ئەو سارێ ئەگەر پشکنینی تەواوی بۆ بکرێ نابێ بێتە سەرجادا بۆ چونکە زەرەرێکی زۆری بە سارەکەی کەڵکی ئەوەی نهاتوە تۆ بچیتەوە سەرجادا بەڵام دوجاریش هەچۆنێ بێ تەرهیمیەکەنی یان هەچۆنێ بێ چاوپۆشی لە شتێک ئەکرێ وای لەکری و یەتەوە سەرجادە کە ئەوەش جارێکی تر یعنی بۆ ڕێگای دوور یا بۆ بەعزە پێکادانی بە ئاسانترین پێکادانیان بە ئاسانترین شێوە زەرەرێکی زۆر لە جاران زیاتر ئەیە هەم بەخۆشی و هەم بە دەوروبەرەکەش باشە وە کۆتا پرسیارم ئامۆژگاری چییە؟ تۆ خۆشت هونەرمەندێکی ڕۆشنبیرێکیت وە لە شوێنەکە شاکارەکەیت وەکو باوکێکیش یعنی بۆ هەموو ئەو باوکو دایکانە کە ئێمە ئەمە زەنجێک بێ وەک ئەوەی پێش ئەوەی تووشی شتێک بم با خۆم هۆشیاریم هەبێت زۆر لێرە
هەڵبەت حدم نییە وەکو ئامۆژگاری بەس بۆ بەرچاوڕوونی حەزەکەم هەموو کەس ئەوە بزانێ هەموو تاکێک ئەوە بزانێ با بێن سەرێک لە ناوچەی پیشەسازی بن با بێن سەرێک لەو پیشەوەرانە بن کە ئەو ئۆتۆمبیلانە کە لە لامانن چەنە کەم تەرخەمی خاوەن سیارەکەی تایە چەنە کەم تەرخەمی تایە بە ئاگا بن لە خۆتان پەلەی هیچ شتێک مەکەن ئەو هەستەی کە پێش ئەم ئۆتۆمبیل و پێش ئەو بکەی تکایە واز لەوە بێنن ئاگاتان لە حاڵی جیفانی خۆتان بێ تۆ بۆ ئەوی کە تووشی و پێکادانە نەبی ئەمانە هەمووی لەلایەک ژیانی خۆشە لەلایەک کە زۆر جار زەرەرێک گیانەکە زۆر ناخۆشتر لە زەرەرە مادیەکە دەست خۆش بێ زۆر سپاس منە بۆ زۆر خۆشحاڵ بووم وەکو کاری هوەری هیچ کارێک هەیە پێوی سەرقاڵ بیت وەڵا لە خۆشحاڵی شۆ تۆ کۆلێژی سینەماش بە سەرکەوتوی تاڵ کرد ڕێزی کاکە سەرکەوتیان بەڵێ ئێستا شۆرت فیلمێکە زۆر باش دەوری سەرەکیم هەیە بەس ئیشەکە جارێ لە مەرحەلەی مۆنتاژ و لە مەرحەلی مۆنتاژە جارێ بە تەواتی تەواو نەبووە ئەوە کۆتا یعنی ئەو ئیشەیە کە تازەترین کارەکە کردومە کارێکی شۆرت فیلمە هیوای سەرکەوتنە بۆ خوازیین هەمیشە خۆشەویستبی لە لای ئەمە کەسێکی ئازیزی زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش خۆشەویستان مەبەستم بوو کە ئەم بڕگەیە بکەم لەبەرەوەی کە یەکەم شت ئەم ئۆتۆمبیلە من بۆ زوو دەرگاکەیەکەمەوە یەکەم شت با خۆمان خۆش بێت دووەم شت ئەگەر باوکمانە برامانە خوشکمانە با سەرەتای کە پێش ئەوەی سویچەکەی بینێ ئەم هۆشیاریانەی بینێ کاکەوانوتی زیانە مادیەکە زیانە دەرونیەکە لە هەمان کاتیشە ئەوەی کە تۆ وەکو خۆت هەستەکەی ئاواتێک لە ژیانتە هاتەتە دی دوایی لە دەستی جایاخوا کەس ڕووی نەکەوێتە ئێرە بۆی کە پارەیەکی زۆر لەم بارودۆخەیە سەرفکە بۆیە ئەرچی هەرمومانە کە تیژڕەوی کۆم بکەینەوە و ئاگاداری ئەو ئۆتۆمبیلانەش بین کە ئەیکڕین هەموو مەرجە سەلامەتیەکانی تیابێ هیوادارم سوود وەربگرن هیوادارم ئێمە هەموو ماوەکو کۆمەلگا هۆشیاریمان هەبێت لەسەر ئەوەی کە تووشی ڕووداوی هاتوچۆ نەبین و زەرەر و زیان بە ئۆتۆمبیلەکەمان نەگەێنین کاتێکی خۆش